سەر ئەو کەم و کوڕیانە کە دەسەڵات بەرامبەر مامۆستایان هەیەی دەبینین جار بەجار بە شێوازێکی بەرنامە بۆ داڕێژراو یاخود پیلان بۆ دانراو دێ باز لە پەروەردەی ئیسلامی و کەمکردنەوەی حسەیەک پەروەردەی ئیسلامی و یان گۆڕانکاری لە پەروەردەی ئیسلامی و یان لابردنی پەروەردەی ئیسلامی ڕێی جەناب لەم بارەوە چییە کە بەڕاستی پەروەردەی ئیسلامی تەرفەتێکە بۆ پێگەیاندنی منداڵەکانمان لە قوتابخانەکە ئەوەی کە ئەو دۆخی کە ینی ئەیانەوێت دروست بێت باشە دۆخێکی فەوزەوی کە گەنج سەری لێ بشێوێ نەزانیە قیبلەی کامەیە خوای کامەیە چی دینێکی هەیە ئەوە ئەبێ کە لە ئەوروپا ڕۆدات لە ئەمریکا ڕۆدات بەداخەوە ئەگەر بیتە ناو سێکتەری پەروەردەوە بۆ دەرەکەوێ قوتابیەکانمان چەند بێ ئاگان لەو ئیسلامە چەندە دوورن لەو ئیسلامە من پۆلی دوانزەکانم لایە تقریبا 15-16 ساڵە من لەو سێکتەرەیە دەوام ئەەکەم زۆربەی کات کە بۆ نونە بابەتی ئاین دێتە پێشەوە ئەمێ ینی هەڵیان سنگێنم ئاەتل کورسیان لەبەر نییە زۆر جار ئاەتەکان یەک کەس لە ناو سی خوێنکارە یەک کەس دوو کەس زانێ بیخوێنێتەوەش بە جوانی نازانی بیخوێنێتەوە و هۆکاری چییە؟ هۆکاری ئەوەیە کە بابەتی ئاینیان بی ئەهمیەت کردووە هیچ نرخێکی پێنادەن مامۆسا هەبوو هیچ پەیوەندی بە شریعە و زانستی شریعەتەوە نەبوو هاتووە ئاینی بە تەلەبەکان و تۆتەوە ئافرەتە بۆ لەم شاریە سفور بێ لە چکاتۆ دەرسی ئاینی بە تەلەبەکان و تۆتەوە مامۆسا هەبوو نوێژی نەکردووە ڕۆژێ لە ڕۆژان ڕووی نەکردوە تەقیبلە هاتووە دەرسی ئاینی بە تەلەبەکان و تۆتەوە کەواتە ئەم بی ئەهمیەتکردنە زەربەیە لە وڵات ئەدرێت شاعیرێکە شتێکی هەیە إنما الأمم الأخلاق ما بقيت شتێکی وا هەیە یعنی ئەخلاقی هەموو ئومەتێک مانەوەی هەموو ئومەتێک بە ئەخلاقەکەوێتی بە دینەکەوێتی تۆ هەم ئەخلاقەکەی لێ بسەنیتەوە هەم دینەکەی لێ بسەنیتەوە ئەو کاتە چاوەڕی بەرهەمەکی چاوەڕی گەنجەکان یعنی چیت پێشکەشکە بۆیە من هەمیشە ئەوم بە تەڵەبەکان وتوومە مانەوەی خێزانتان ئەم خێزانی کەەوە ئەیبینی لە ماڵەوە کە ئەڕۆیتەوە سەلام عەلەیکەکەی دایک هەیە باوک هەیە خوشک هەیە برا هەیە ئامۆزا هەیە ئەوە هەمووی بە بەسایی ئەو ئیسلامەوەیە ئەگەر ئەو ئیسلامە خاڵیکەیتەوە لە مجتەمەعەیە تۆ نەباوکی خۆت ئەناسیتەوە نە ئامۆزاتە بێ نەپورزاتە بێ وەکو ئەوروپا لە ئەوروپا مناڵێک کە چاو ئەکاتۆ نازانی کێ باوکێتی زۆربەیان لە قوتابخانە بە ناوی دایکەوە تۆمار کراوە کە تۆ نەزانی باوکت کێ یعنی مامەشت نییە یعنی ئامۆزاشت نییە سلسلەی ژیانەتە پچڕێت ئەم مجتەمەعی ئەو بە ئیسلامەکەەوە جوانە کەواتە تۆ ئەڵی التەربیە والتعلیم تربیت بە چیە کرێت گەورەترین تربیت لە قورئانایە و گەورەترین زانیشت لە قورئانایە بتوێت تۆ خەڵکی فێرزانستکەی بۆیە گرنگیدان بە ئینگلیزی و کیمیا و فیزیا و بابەتەکانی تر و بی ئەهمیەتکردنی پەروەردەی ئیسلامی بەڕاستی ئێمە کارەساتە خۆڵقێنێت